کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیالۆگ. ئازیزان، هەروەک لە هەواڵەکانە بیستومانە و حتمەن ئێوەش بۆ خۆتان تاقیبی مەسایەدی ڕۆژتان کردووە هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران دوای 2 دەور کۆتایی پێهاتوو مەسعودی پزیشکیان وەکو سەرۆک کۆمار هەڵبژێردرا. لەسەر ئەم باسە تەبعەن زۆر قسە و باس کراوە و شتی زۆر بیستراوە، بەڵام دیارە مۆزوعایەکی تریش هەر هەیە کە جێگەی باس و لێکۆڵینەوەیە لەسەرەوەی کە ئەو ئاڕایە بە چ شێوەیە بوو، ئەوەی وا کۆماری ئیسلامی ئەڵێت و ئەوەی وا واقعیەتە شتێکی ترە. ئەو وەختە بۆچی ئاوا کتوپڕ ئەو ڕووداوە ڕوویدا و تقریبا بێدەنگی لێ هاتوو و لایەکی تریشۆ وەکەوە هیچ اتفاقێک نەکەوت بێت ڕێز جەمهوورێک لە ڕووداوێک هاتیات و دانێکی تر لە ماوەیەکی زۆر کورتا بوو بە سەرۆک کۆمار. ئەمانە باسی زۆری ئەوێت هەر بۆ بوونەوە داوامان کردووە لە بەڕێز کاک حەمەی خاکی کە بەشداری ئەو بەرنامە بێ. کاک حەمەی خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسیە. کاک حەمەیجان بەخێر بێن بۆ بەرنامەیە. سڵاتان عەرز دەکەم کاک موحیگیان، سڵاوم هەیە بۆ جەناب و بۆ بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە. کاک حەمە، مەوزوعی مردنی ڕئیسی و بوونی سەرۆک کۆماری پزیشکیان هێزگار زۆر سەریع چووە پێشەوە. جاری وایە باس لەوە کرێت دەنگۆیەوە، یعنی ئەگەر هەر بەپێی ئەوەی وا ڕئیسی وەکو بەشی پاوانخواز لە کۆماری ئیسلامی ڕیاسەتی بەستۆ بوو، ئەبوایە هەر پاوانخوازێکی کەش بەهاتە جێگە، بەڵام چاو لەیەکەی هەم وەزیری دەرەوەکەی و هەم خودی ڕئیسی لە ڕووداوێکی گومان لێکرا و تیا چوون و سەریعیش هەڵبژاردنێ کرا و وەکەوەی هیچ شتێک ڕووی نەداوە، ئەسڵ باسی ڕئیسی شەر ناکرێت. لەم بابەتەوە نەزەریەوە چییە؟ من پێم وایە جیان لەوەی کە مردنی یا کوشتنی ڕئیسی، مردن بێ یا کوشتن بێەوەوانە تەمەنی مفیدی سیاسی ڕئیسی تەنانەت بۆ نظامی کۆماری ئیسلامی تەواو ببوو، بەهۆیەوە کە کێشەهایە کە لەو 3 ساڵە بوو هەرچەند هەرێکیان بوو بیشاردنەوە بە ئێسلاحە و ئوسوولگرایان لە هەموو بوارەکانە خراو بوو لە رابطە لەگەڵ شەڕی ئێران و شەڕی نیابەتیەکان بە ئێسلاح لەگەڵ ئیسرائیلە، ئەو دەورەی کە لە یەکیاندا پەیوەندیان لەگەڵ ئوروپا، پەیوەندیان لەگەڵ ئەمریکا، تەنانەت لەگەڵ چین و رووسیا، لەگەڵ ناوچەکە وەزعیەتەکە زۆر زۆر خراپ بوو و ئەوە ئستراتیژیستەکانی کۆماری ئیسلامی بە ئوسوولگرا و پاوانخواز و هەر چۆنێکی ناو ببەی لەوە حاڵی ببوون. ئەو مردنە یا ئەو کوشتنە بە نەوعێک نەتیجەیەکی منتەقی ئەو وەزعیەتی ئەو 3 ساڵە بوو، تەنانەت دایان پێش دەورێکیش تەواو بێ. بەڵام بۆچی ئەمان هاتنە سەرکار؟ کات مەحیە بەڕێز بێت ماشایەکی وەزعیەتی ناوچەکە و ماشای جەهان بکەین. ئێمە مەسەلەن هەر بۆکو هەڵبژاردن ماشایەکەی لە عێراق هەمانە، لە ئێران ئەوە بوومان، لە ئەمریکا هەیە، لە فەڕەنسە بوو، لەو بریتانیا کە من هەم بەسڵا هەڵبژاردنێک کرا. ئەمە نایەک ئەو شەڕی ئوکراینە هەروە درێژەی هەیە و کێشەکە خەریکە قوڵترە بێتەوەوانە بە هیچ لایەک ناتوانن بیبردنەوە و مەسلەی مەترسی هاتنە سەرکاری ترامپیش، یعنی لەلایەک و ئەگەر بە ئێسلا ئوسوولگرایان لە ئێرانە لە سەرکار بن و لەلایەک ترامپ ئەوە ئاکامێکی خۆشی نابوو. بەو دەلیلە من پێم وابێ کولی ئەو پرۆژەی هەڵبژاردنە شتێک و لەواقع جەراحیە کرابوو. دەڵێن پزیشکیان خۆی جەراحە، بەڵام جەراحیەکی سیاسی کرابووانە بە نەوعێک کە کاربردێکی پزیشکیان بۆ دەرەوە چهرەیەکی بە ئێسلاح میانە ڕەو نیشان بن. ئەوە ئەیبینین لە ڕۆژنامەکانی غەربە، ئەوە ئەیبینین لە ڕۆژنامەکانی ئیسرائیلە. ئەمە کەسێکە و خوێندەوارە بە پێچەوانەی هەموو
ڕێز جمهورەکانی پێشوو مەسەلەن ئەوەی پێشوویان 6 کلاس خوێندوویەتی ئەمە جەڕاحی قەلبە هەرێکیانە لەیۆ بیهێرن تا مەسلەی میانە ڕەوی لەو وەزعیەتە منەی بینم لە وەزعیەتی ناوخۆ گرانی بۆحران مەسلەی ژن مەسلەی ئەو کێشانە مەسلەی کوردستان لە عێراقا مەسلەی حماس مەسلەی حزب الله لە ناوچەکە مەسلەی جەهانی کە گیریان کردبوو مەسلەی نەفرۆشتنی نەوت وەرنەگرتنی پارە تەنانەت خۆیان ئەڵێن وڵاتی وەکیو عێراق پارەکەیان ناتەوە ئەگەر ئەمە ئێری من پێم وایە مهندسیەکی سیاسی کرابوو کە کەسێک بێتە سەرکار کە دینە سەر ئەوە تایبەتمەندی خودی پزیشکیانیش نە مەلایە نە حزبێکی بە ئەو جۆرە هەیە نە پشتوانەیەکی عەجایبی غەیرەزڕەیی تورکەکان هەیە دێمە سەری ئەوانە ئەوە ناتوانێت بێتە مڵۆزم بۆ داهاتوو بە تایبەت وەختی خامنەئی بمرێ و مەسلەی جێنشینەکەی ببێ نە بە ئیسلاح تەڵەبێکی حکوومەتیە نە ئوسولگرایەکە لەو بینایە و بێزەررە و نیشانیشی داوەکە بەو سیستمە وەفادارە کاری بۆ کردووە و هەموو قسەکانی خامنەئی ئەباتە پێشێ ئەگەر ئەمانە بێرین بە باوەڕی من گزینەیەکی چاکیان بۆ خۆیان هەڵبژاردووە و ئەمە فکری لێکاتەوە و هەر بەو جۆرەی کە باسیەکەن ئەڵێن مهندسی سیاسی کراوە بڵێ کاک حەماخر مۆزوعێکە ئەویشەوەیە کە لە شۆڕشی ژینا یەکێک لە دروشمە سەرەکیەکانەوە بوو کە یاوت ئوسولگەرە نازانمە و ئەسلاح تەمام بوو ماجەرا مەسەلەکە تەواو بووە و خۆی ئەوە ئێمە لەو هەڵبژاردنەی شایع بینین ئەبینین مەسەلەن لە دەوری ئەوڵەکەیە بە پێی ئەوەی وا کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە 60% خەڵک بەشداریان نەکردووە ئەو ئامارەی وا کۆماری ئیسلامی داوێتی بەڵام بە هەموو لێ ئەوانەی وا لیان کۆڵیوەتەوە زۆر لەوە کەمتر لە زۆر شوێن شارێکی وەکو تاران زۆر خەڵک کەمتر بەشداریان کردووە یاکو مەسەلەن ئەبینین لە دەورەی دووەمەکە زۆر هەوڵیاندا ڕقمێکی منتەقی بۆ بدۆزنەوە نەیکەن بە ئەوەدە لە پڕێکا لە 40% بیکەم بە 60% هاتن 49 و نازانم پشتێکیوان نزیکی 50% دیاری کرد ئەوە چۆن ئەبێت مەسەلەن ئەوە چۆن هەڵەسەنگێنن لە سوورەتێکە کۆماری ئیسلامی هەمیشە لە توولی هەڵبژاردنەکانی هەوڵی داوە تاندازێ مەقبوڵیەتی خۆی لە ڕێیەکانەوە لە هێنانە سەر شەقامی خەڵک و نیشاندانی سەفی دوور و درێژی ئەو بەشداربووانی هەڵبژاردن و هەمووانە پیشان بدات چۆن باوەسفی ئەوە ئێوە پێتان وایە هێشتا توانیوێتی کەسێکی باش هەڵبژێرن و کەسێک لە نەزەر خۆیانەوە کە بتوانێت ئەو مشکلاتیان وا هەیەە لە ئاسی نێودەوڵەتی وە لە ئاسی نێوخۆی بواتە پێشەوە واقعیەتەوەیە ئەو جۆرەی کە خۆشتان فەرمووتان نە ئوسولگراکان ئەو پشتوانەی خەڵکییان هەیە نە ئیسلاح تەڵەبەکان وەک خەڵک بە جۆرێک لەو دوانە لایان داوە و هەردوو لایەن تەجروبە کردووە جایسە خراپ و خراپترەکە ئەمە سیاسەتێکە هەمیشە بەکاری ئەبەن ئەم لا خراپترەیە ئەو لە تۆندڕەوترەیە ئەو ئەفراتیترە دانەیەک ئەکەنە مەسەلەن ئێژێەوە تاڵەبانە وەکو ئەوەی کۆماری ئیسلامی تاڵەبان نەبووە داعشی شیعە نەبووە ئەوە ئەگەر جەلیلی بێ ئەبێتە تاڵەبان ئەم دانە لەبەرەوە نێڵین تاڵەبان بێ تاڵەبان چییە؟ تاڵەبان تەواوی ئەو قانونانەی کە لەوێ ئیجرایەکە لە ڕابطە لەگەڵ مەسلەی ژن لە ڕابطە لەگەڵ ئازادی سیاسی لە ڕابطە لەگەڵ مافی مرۆڤ لە ڕابطە لەگەڵ ئەدام لە ڕابطە لەگەڵ سەرکوت زندان مەسلەی کچان و بەستنی مەدرسەکان و ئەجۆرەشتانە بەشێکی زۆری ئەوانە لە ئێرانە ئاکرێت تەنانەت دەکرێت بێژێت لە ئێرانەوە فێر بوون تاڵەبان دوای کۆماری ئیسلامی هاتووەتە سەر ینی دەرسەکەیان لە مەکتەبی ئەمانە خوێندووە بە نەوعێکۆوانە ئەوە هەرێکیان بووە مەسەلەن جەلیلی وا لێ بکەن کە وایە بە درستی جەلیلی ئەو کەسەیە یعنی ئەیتوانی تاڵەبانێک بێت بە تاڵەبانێکی ئفراتی بەڵام ئەمەی تریش خۆڕە فۆرم خواست بەو مەعنا نییە ئەوە بۆ خۆی لە قسەکانیا هەیە لە دەڵێ من پێش لە حجابی ئیجباری خۆم دەسم پێ کردووە لە بیمارستانەکانە دەڵێ هیچ کێشەیەکم نییە وەختی مەسلەی سوپای پاسداران هەیە ئەم پارچە تایبەتی سوپای پاسداران ئەبەسێ بە ملیۆن
هینەکە کەسێک کە 4-5 دەورە نمایندەی مەجلس بووە و لە دەورەیەکیش وەزیر بووە جزوی خۆیانە جزوی ئەو دەم و دەستگایەوەوانە ئەوەیە تەنانەت قسەی ئەوە هەیە لە کوردستان بووە لە کوردستان بۆ سەرکوت بووە ئەوە یەکێک لە هاوکارەکانی باسی ئەوەکە مەسەلەکە ئەوەیە ئەی کێیان بهێنایە کاک مەحیا لە ناو ئیسلاح تەڵەبەکانە مۆرەهایەکی زۆر سوتاون ئەوە ئێمە دیمان مەسەلەن لە دەورەیەک ڕۆحانی چه وەزعیەتێک پێش هات و چ کوشت و کوشتارێک بوو ئەوانە لە دەورەی خاتەمیە دیسانەوەوانە پێخۆ ئوسولگرایەکانیش هەروان دەبوایە ڕێگەیەکیان بدۆزیایەتەوە من پێم وایە ئەم شتە بەهۆی تورکبوونی پزیشکیان بیریشیان لەوە کردێتەوە چون مەسلەی بە ئیسلاح ناسیۆنالیستی و مەسلەی نەتەوایەتی لە ئازەربایجانیش زۆر بووە ئەیانزانی مەسلەی ئازەربایجان ئەچێتە پشتی ئێستا ئامارەکان دەرکەوتووە دقیق ئەو 4 قوستانەی کە تورکی زیاتر دیایە زەنجان و شەرقی و غەربی و ئەردەبیل دقیقاً ئەو ڕەیی تەفاوەتی ڕەیە لەگەڵ جەلیلیە یعنی ڕێی ئیسلاح تەڵەبەکان خۆ ئەوەی کە ئەیانوت ئەگەر ئێمە بینە پشت کەسێک دەیباتەوە عمەڵەن وانە بووە عمەڵەن وجودی نەبووە یعنی ئیسلاح تەڵەبەکان نەیانتوانیوتە خەڵک بێرن پایگای ئیجتیماعیەکەی جارانیان نییە خەڵک بۆیان نەهاتوە تەنانەت لە ناو خۆشیانە بەشێکی وەکەوە چارزادە و شتەکە لە زندانابوون ئەوە هەر تەحریمیان کرد مەوسەوی و ئەوانە تەحریمیان کرد یعنی شکافێکیش کەوتە سەر هەرە و ڕەهبەرانەی کە ناسراون جا بەم دەلیلە من پێم وایە ئەمە حەساب کرابوو و تەنها ئەوە نییە قازانجی زۆرە مەسەلەوە زەرەری کەمە لە رابطە لەگەڵ زەرەری کەمە ئەوەیە کە بۆ جانشینی خامنەیی نابێتە کێشە عەلەیهی سوپای پاسداران کار ناکات وعدە و وعیدێکی زۆری نەداوە بێژە 1 ملیۆن ماڵ دروستەکەم و دروستیشی نەکات وتی من وعدە و شت نادەم وتی من ئەو شتانەی لە دەسەڵاتی منابێ ئەیکەم و بەعزە شتێک لە دەسەڵاتی منان نییە حجابی ئیجباری لە دەسەڵاتیان نییە مەسەلەی سیاسەتی خارجی لە دەسەڵاتیان نییە مەسەلەی اقتصاد لە دەسەڵاتیان نییە مەسەلەی خوێندن و پەروەردە و تەبلیغات و ئەو جۆرەشتانە لە هینیان نییە لێ مادامێ خۆی قەزاییە لەولاوە بێ سوپای پاسداران لەولاوە بێ حکوومەت لەولاوە بێ ئەو نەهادە ئەمنیەتیانە لەولاوە بێ ئەو اقتصادە وەسیع و گەورەی سوپای پاسداران لەولاوە بێ و کارێکی وای پێ ناکرێت خۆی وتوویەتی پێشتریش ڕێگەی بۆ کردێتەوە ئەو کارانم بۆ نەکرا من ئەڕۆم یعنی حتا ئەگەر کاک مەحیا تا ئێستا غەیر ئەس خامنەیی هیچ نەخۆت وەزیرێک هیچ ڕێی جمهورێک بە ساخ دەرنەچووە لە جمهوری ئیسلامیە یا کوژراوە یا چووە بۆ تەبعید یا خانە نشین کراوەوانە ئەگەر ئەمیشە شتێکی وای بۆ پێشنێرن ڕەنگە پێش لە 4 ساڵەکەیش واقعاً ڕەنگە پێش ئەگەر تەغییر و تەحوڵی ئیجتیماعی پێشنەیە جێگەی پێلێشکەن هەر ئێستا جەلیلی ئەزانی چی کوتووە وتیەتی ئەمن پیرۆزبایی پێڵێن بەڵام ئەگەر بەموو لابە پێشی پێگرم جەلیلی کێ هەر ئەو مۆزوعە کاک هەمە هەر ئەو مۆزوعە هەر ئەو مۆزوعە ئەوەیە کە بە تۆری واقعی سوورگەرایان دۆڕاندیان ینی خودی ئەو دۆڕانی سوورگەرایانە توانی ئەوان مۆقعیەتی ئەوان تاندازێ لە کۆمەلگا کەس بکات ئەو بووە بە بەعیسی ئەوەی کە ئەوان ئەگەرچی ئەمە لەخەرە هەوڵەدا بێ نابێنی بێ بەڵام لە هەموو دەورەکانە حتا لە دەورانی خاتەمیشا لە دەورانی ڕۆحانیشا هەر ئەوەی وا بڕیاری ئەسلی داوە سوورگەرایان بووە هاوانخوازەکان بووە ئەوانەی کە خودی خامنەیی لە ڕئیسیا قەراری گرتووە ئایا ئەمە نابێ بە شکستێک بۆ ئەوان و ئەمە چ تەئسیرێکی ئەبێ ئەو شکستە بۆ بە قەولی معروف بۆ پاوانخوازەکان یا سوورگەرایان ئەو پاوانخوازیا ئوسولگرایانە شکافێکی زۆر گەورەیان تەنانەت وەختێ خامنەیی هێشتا ماوە و نەمردووە و مەسەلەی جێنشینەکە نەیانتوانی تەوافق بکەن بە خاتری ئەوەی کە باسی ئەکەن وەکو جاران ئەو ئیمکاناتە وەسیعە ماڵیە نییە بەهۆی ئەو هەموو مەحاسرە هەموو ئەو
قەرارانەی کە لە ڕابطە لەگەڵ نەوت و فرۆش و هاتوچوو ئەو جۆرەشتانە لەیانەنە پارەکە کەم بووەتەوە، ئیمکاناتە ماڵیەکە کەم بووەتەوە و شەڕە چەقۆی ئەوان بۆ ڕانتی زیاتر و بۆ بەشی زیاتر یعنی شتێک نییە بە نەسیحەت و بەوە بڵێن دەی باشە با بە قەولی خۆیان بەرەی ئینقلاب بەرەی شۆڕش یەک بگرێ. منافعێکی زۆرە کە دەست بە یەخەن، وەکو مەسەلەن دای بنێن قاڵی باب و جەلیلی بۆچی نەیانەتوانی خۆ ئەوانی تر پۆششی بوون، خۆ ئەو دوانە زاهرەن پۆششی نەبوون، بۆ نەیانتوانی تەوافقێکەن وەکو زۆر جاری تر کە ئەیکەن. بەڵام وەزعیەتەکە ئەوەیە لە ناو جامعە لە ناو خەڵکە کولی کۆماری ئیسلامی ئیتر ئەو مەشروعیەتەی نەماوە، وەختێ لە 60% خەڵک زیاتر وەختێ لە 60% خەڵک زیاتر بەشداری ناکەن لە هینەکە، تەنانەت ئەگەر ئەو ڕێی باتڵە ئەوەی کە هیچی تیانە نووسراوەوانە ئەوانیشە حدودی 2 ملیۆنە ئەوانیشە بقیتە سەر ئێمە قسەی 64-65% دەکەین. ئەویش مهم ئەوەیە کە ێژن مهم ئەوە نییە چۆن ڕێیە دەی بەکەی ئەدەی، مهم ئەوەیە کێ ڕێیەکە ئەبژێرێ، ئەوانن ڕێیەکەیان بژاردە ئایا ئەو 40% واقعیە یا ئەو 40% دەستکاریان کردووە. ئەوە خۆ دیار بوو هەموو ئەو کەسانەی کە ڕاضی باشەزانن، هەموو ئەو کەسانەی کە حەساب باشەزانن حەسێبیان کردووە ئەو مقدار چوونە سەرەوەی ڕێیەکان لە ساعەتهای ئاخری دەوری دوو هەمە شتەیەکی ساختەیە، بەهۆی هەواوە، بەهۆی شارە کۆلەکانەوە، بەهۆی دێهاتەوە، بەهۆی نەبوونی قەرە باڵەخیۆ ئیمکانی نییە ئەوە بێت. جا ئەگەر ڕێی کولی کۆماری ئیسلامی کولی بە هەموو جەناحەکانیەوە بە هەموو وەزعیەتەکەیەوە ئێمە لە بیری نەبینەوە، ئێمە لە ئێرانە قسە لە 2 ملیۆن 3 ملیۆن بەسیجی و پاسدار و جاسووس و مەلا و ئاخوند و ئەو بنیادی شەهید و چی ئەوانەکەین کە ئەمانە ڕانتێکی وەسیعیان هەیە، دەی ئەمانیشە هەر کامێکیان 2-3 کەس بن خانەوادەکەیان و ئیسفادەی لێ بکەن و ئەوانە هەرو دەرسەدەی کە بۆ دانابوو کۆماری ئیسلامی 15 تا ئەو پەڕی خۆی کوژێت تا 20% بە هەموو ڕانتەکانەوەیە واقعیەتەوەی ئەکسەریەتی خەڵکەکە مخالفیانە و ئەوە بۆ ئەوەڵین جار لە قسەی خامنەیە یا دەرکەوت. بەڵام پێچانی وتی ئەو جۆرەی کە پێمان چاوەڕوانیمان ئەکرد نەبوو. من هەرێکمە ئەوە بڵێم تەنها ئوسولگرا و ئیسلاح تەڵەب نییە شکستی خواردووە، ئەو انتخاباتە نیشانیدا کولی پرۆژەی کۆماری ئیسلامی شکستی خواردووە و لەم ڕۆژە ئاخران لەم دوایانێشە بە زوویی هەر ئەوڕۆ خەڵک مەسەلەن وەکیلێکی مەشهوریان گرتووە لە سوورەتێکە ئەلان پزیشکیان لەسەر کارە، هەر ئەوڕۆ فشار لەسەر ژنان هەیە، ئەی ئەگە 2 ڕۆژی تر ئەو فشارە لەسەر دانیشتوو بوو لەسەر ژنان بوو نەیتوانی ئەو کارانە بکە تەنها بۆ فریوکاری دەرۆ ڕەنگە کار نەکە و غەربیش لی حاڵی بێ و لە ناو خۆشان لی حاڵی. بڵێ کا هەمە ئێوە باسیوەتان کرد کە ئەم لەسەر ئابووری لەسەر خوێندن و لەسەر نازانم حجاب و ئەوانە هیچ بڕیارێکی لەسەر نییە، بەڵام ببینیم کە بە بزوتنەوەیەکی بەرین لە ئاستی هەموو ئێران لە شۆڕشی ژینا هاتە هەراوە و ئەگەر چی ئێمە بەو شێوەی جاران نایبینین، بەڵام کەماکان هەر هەڕەشەیە لەسەر کۆماری ئیسلامی ئێمە لەم لاولۆلا ئێعترازات و ناڕزایەتی خەڵکەر ئەبینین. پێتان وایە پزیشکیان ئەو ئەرکە بە ئەستۆ ئەگرێت کە بەر بەم شۆڕشە بگرێت یا شەڕۆشێکی تر هەڵ بدات و ئەو چیەکان لە کاتێکا کە ئەو هەموو گەنج و ژن و ئەوانەی کە ئێستش کەماکان هێشتا بە داخوازەکانی خۆیان نەگەیشتون و هێشتا هەر زەخت و فشار لەسەریانە و وەزیەتی ئابووری و وەزیەتی سیاسی و هەموو شتێکەوە بخۆتان ئاگدارن، ئەو ئەرکی چییە بێ ئەگەر شۆڕشێکی تر دەست پێ بکاتەوە؟ ئەمن پێم وایە ناتوانێت پێشی پێ بگرێ بە چەند دلیلی زۆر ڕۆشن. پزیشکیان تەنانەت ئیسلاح تەڵەب بەو معنای کە تا ئێستا بووە ئیسلاح تەڵەبی حکوومەتی نییە، یعنی ئەوان هاتنە پشتی خۆشی ئەڵێ من ئوسولگرایەکەم کە خاهانی ئیسلاحاتم، ئوسولگراکانیش بۆ دیارە ئەوانیش پشتیوانی لێ ناکەن، هەموو کارێکەکەن کە بیان بە ئەرزا و بەڵکو شەرایەتێکی تر پێش بێت
کە خۆیان بێنە سەرکاروانە ئەوەی کە قەرارەدا ئەو ناوەندی قەرار ناوەندی بڕیارێک کە ئەدرێ لە ئێرانە لای خامنەییە لای سوپای پاسدارانە لای شوێنە ئەمنیەتیەکانە لە مەراکزی گەورەی دینیە لەو مافیای قودرەت و اقتصاد و ئەو جۆرە شتانەیە کە 60% اقتصادی وڵاتەکە خۆیان ئەڵێن بەدەستیانەوەیە ئەم نە ئەتوانێت لەگەڵ سوپای پاسداران دەرگیر بێ نە ئەتوانێت لەگەڵ نەهادە ئەمنیەتیەکان دەرگیر بێ نە ئەیەوێ لەگەڵ خامنەئی و بەیتی بە قەولی خۆی ڕەهبەری دەرگیر بێەوەوانە چی ئەکات ناچارە بێ سازشکە یا سازشەکات هیچ بێدەنگیەکە یا ئەگەر ئێعترازێکیشکا ئێعترازێکە بۆڵە بۆڵێکە جێگە ناگرێ و دوایەوە خەڵک لیە پرسەنێژن خۆ تۆ قەرار وا بوو پێشی پێ بگری کاک مەحیا ئەمە زۆر مهمە ئستراتیژیستەکانی حکوومەت هەر بە تایبەت هی ئیسلاح تەڵەبە حکوومەتیەکان هاتن وتیان ڕئیس جمهور ئەوەی کە ئێژن تەدارکچی بووە و ئەمەیە و ئەمەیە و ئەوەیە وای ژنیە بەعزە کارێکە توانن بکەن بەڵام ڕئیس جمهور لە ئێرانە سەرۆک کۆمار خراپکاری زۆر ئەتوانێ بکە کاری باش کەم ئەتوانێ بکە ئێمە لەبەرەوە خراپکاری کەم بکرێت لەبەرەوە خراپکاری زۆر نەکرێ مەجبورین بین بە پزیشکیان ڕێیبین چون ئەگەر جەلیلی بێ وەزعیەت وەکو ڕئیسی لەیەکە زۆر زۆر خراپیەکات ئێستا ئەم خۆی ئابەم وعدەوە هاتووە باسی ئەوەکەن ئینتزاری چاکاریتان لە ئێمە نەبێ ئێمە قەولە دەین لەوەی کە هەیە خراپتری نەکەین ئایا لە ژیانی خەڵکە وەختێ بێکاری لەو ڕادایە وەختێ گرانی لەو ڕادایە مەسلەی دەوا و دەرمان مەسلەی ئەمنیەت مەسلەی جادەکان مەسلەی سبحە ڕەنگە شەڕی حزب الله و ئیسرائیل دەست پێ بکە ئەمان چیەکەن لە سیاسەتی خارجیە ئەوانە ئەمان بۆیە پزیشکیانیان هێناوە بەڵکو ئەو تەحریمانە لا بریێ بەڵکو لە ڕابطە لەگەڵ وزەی ئەتۆمیەکان بە ئیسلاح فەرجێکیان بۆ پێش بێ بەڵکو پوڵ بێ ئەی ئەگەر نەهات ئەی ئەگەر وەزعیەتەکە وا بوو ئەو خەڵکە تەنها لە دەورەی مەسەلەن ڕئیسیا خۆ نایەنە سەر خیابان دێن بۆ داواکردنی مافەکانیان ئەگەر مەسەلەن لە ڕابطە لەگەڵ ژنانە هەرۆکارەیان کرد کە لە دەورەی ڕئیسیا کردیانە یا لە دەورەی ڕۆحانیا کردیانە ئەو ئانەچی ئەمە خۆی خەڵک ئەزمونێکی لێ وەرەگرێ ئێژێ باشە ئەوە بۆ ئێمە کافی نییە ئێمە بەوە رازی نین ئێمە بەوە قانع نین بۆچی ئێوە ئەو قسەکەن کە ڕئیس جمهور ئەتوانێت خراپکاری زۆرکە لەکوێ دنیا ئاوا قسەکەن بۆ ئەو کەسێک سەر کۆمارەکەی هێرن لەبەرەوە ژیان و گوزەران و خوێندن و دەوا و دەرمان و پەروەردە و ئەمنیەت و ئازادی کەرامەتی بچێت تەمین بکرێت نە ئەوە ئەو دانە زۆری خراپەکە وەڵام من کەمتری خراپەکەم یا من لەوە خراپ ئێمە هاتین چاکسازی بکرێت ئێوەژن چاکسازیەکەن ئافەرمون چاکسازی لە چییە ئەتوانن سوپای پاسداران دەخالت نەکا لە کارەکانە ئەتوانن پێشی ئەمنیەتیەکان بگرن ئەتوانن سەدا و سیمای جمهوری ئیسلامی کە ئەو بوجە عەزیمە خواوانە بیکەنەوە ئەوانە ئەتوانن پێش بە ژنان ئازاد بێ پێش بە حیجابی زۆرە ملی بگرن هیچ یەک لەوانە ناتوانێت جواب باتەوە پزیشکیان و ئێمە بە زوویی هەموو کەسێک تەنانەت ئەو کەسانەی کە تەوەهۆمێکیشیان بووە هەمێکیشیان بووە یا لە ڕووی ناچاریوە یا لە ڕووی خراپ و خراپتر و ئەوانە یا با وەزمان خراپتر لەوە نەبێ ئەوانیش بە باوەڕی من متوەجە بن کە پزیشکیان ناتوانێت کارێکە چون کۆماری ئیسلامی ناتوانێت بیکە و ئەمیش بەشێک لە ئێوە لە بیدایەتی قسەکانمانە ئاماژەتان بەوە کرد کە پزیشکیان هەڵبژاردنەکەی تایبەتی لەسەر مەسەلەی تورک بوونەکەی زۆر تەسیری هەیە البەتە لە جەریانی ئەو نمایشی هەڵبژاردنا کە ئەوان هاتن و ئەو چەند جار چووە شارە کوردەکان و بە کوردی قسەی کرد دیارە ئەوەی شەر دیسان مەوزوعێکە کە پێم خۆشە لەسەری قسە بکەین بەڵام مەسەلەکە ئەوەیە کە کێشەی نەتەوەکانیش یەکێک لەو کێشانە بووە لە شۆڕشی ژینا مەترەح بوو و لەلایەکی تریشەوە ئێمە هەڕەشەیەکی تریش ئەبینین لەلایەن تورکیە و ئازەربایجان و ئەو لە دەستیەکدان و ئەو هێرشە ئەو بەشەوە لە قەرەباغ لە ئەرمەنیەکانیان وەرگرت و ئەمە چنێک دانانی ڕئیسی وەکو سەرۆک کۆمار
لەسەر ئەم مۆزوعانە تاسیری هەیە دانانی پزیشکیان بەداوای دانانی پزیشکیان ئەمن پێم وایە ئەم مەسەلە لە ناو کۆمەلگا بوو یعنی مەسلەی ئەتنیکەکان مەسلەی کورد مەسلەی عەرەب مەسلەی بلوچ مەسلەی ئازەری و تورک بووە و هەیە حتا بە دەرەجاتی گێڵک و ئەوانە ڕەنگە فەزاکە کەمێک کراوەتر بێ لە دەورەی هەڵبژاردنە ئەم بتوانێت بە تورکی لەوێ قسەکە بێژێ من لە مەهاباد لەدایک بووم لێرا بە کوردی قسەکە بلۆکی قەوی ڕەئی پزیشکیان ڕێی تورکەکانە ئەوە ئامارەکەی تر لەگەڵ ئامار هیچ شتێک ناکرێت درست تەفاوەتی ڕەیە کە ئەم لە جەلیلی بردووەتۆ ئەو مقدار ڕەیەیە لەو چوار وستانە پیدراوە بە فەرزی ئەوە ئەگەر لەوێژ وەکو مەشهەد بواە وەکو شیراز بواە وەکو سمنان بواە وەکو کوردستان بواە وەکو کرماشان بواە کوردستان بواە نەیە بردەوە ئەم مەسەلەیەکی حساسە هەر ئێستا بەشێک لە ئستراتیژیستەکان ئیدۆلۆگەکانی ئەم لا هاتن وەکو ڕای پوپوروانە ئێژن ئێمە ئیحساسی خەتەرەکەین سرودی ملی وڵاتێکی تریان لێداوە هی ئازەربایجان بووە یا هی تورکیە بووە یا هەر شتێک ئەوانە ئەدەیەک دەستیان پێ کردووە ێژێ جەلیلیش مەسەلەن دایکی تورک بووە وایە باوکیشی کوردە و بەڵام باسی نەکردیان ئەوەی بۆ جەلیلی ئەڵێن دەڵێن جەلیلی دایکی یەکیان تورکە یەکیشیان وایە لەو کوردانەی خوراسان بووە کە چووە بۆ ئەوێوانە یعنی هەردوو لا هەر مەسەلەن بە لەباسی کوردی و جەلیلی هات لە کوردستان لەباسی ئەوەی کرد ئەو هات قسەی کرد ئەم مەسەلانە هەیە مەسلەی بلوچستان مەسلەی سونیەکان مەسلەی ئەوانە دەستیان لێدا بڕێ بەڵام زۆر کۆنتڕۆل شدە منتها مەسەلەکە ئەوەیە ئایا ئەم مەسەلە ئەوێتە هۆی ئەوە کە مەسەلە نەڵێن بێژین لە کوردستانە کە سونەتەن تۆ تماشاکەی هەموو پۆستە حساسەکان بەدەست غەیری کوردەوە بووە ئایا دیسانەوە مەسەلەن ئازەریەک زیاترە و پۆستە حساسانە با یا غەیری کوردێک زیاتر ئەی باوانە ئەکرێ بە هەردوو بارەکە تماشای بکەی ڕێگەیەکی ئەوەیە کە خەڵک بێژێ قدرەتی ئێمەش مهمە بە تایبەت ئێستا لە ناو ئازەری هەموو فعالینی بەشی هەرە زۆری مرتب لیست بڵاوەکەنەوە و نووسەر و شاعر و ئەملا و ئەولا لەسەر ئەوە قساکەن ئەگەر لاکانی تریش بە تایبەت لە کوردستان خەڵکەکە بە هوشیاری و بەرخورد بەم مەسەلە بکە بێژێ مەسەلەی ئێمە مەسەلەی ئازادیە مەسەلەی مافی نەتەوایەتیە مەسەلەی کەرامەتی ئینسانیە مەسەلەی بەرابەریە مەسەلەی ئەوەیە کە لەیرا بێکاریە مەسەلەی کۆڵبەرە مەجموعە مەسەلەیە کە لە کوردستان هەیە یا لە بلوچستان هەیە ئەوانە من پێم وایە ڕێگە هەیە بۆ یعنی دروازەیە کراتەوە دەریچەیە کراتەوە بۆ قسەکردنی زیاتر لەم مەوردانە کە بتوانین کەمپەینهای ڕێ بکەین کارهایە بکەین فعالیەتایە بکەین و یا دەستاوەرد و دەستکەوتایەکیشمان بێ بەڵام ئەگەر ئەوە نەکرێ ڕەنگە قازانجی لایەک بەسەر لاکانی ترا پەرس بکرێ ئەگەر مەسەلەن تا ئێستا قازانجی شیعە بەر سونی پەرس کراوە قازانجی موسڵمان بەسەر بەهائیا پەرس کراوە قازانجی دیندار بەسەر بێدینە پەرس کراوە بەسەر سوسیالیست و کۆمونیستە پەرس کراوە ئەم جارە بەڕوونی قازانجی ئەتنیکێک لەسەر حسابی قازانجی ئەوانی تریشی نەکرێت لە ئیمکانات و لە بوجە و لە هەموو ئەوانە لەلایەک و زیاتر ئەبن بۆ لاکەی تر بڵێ کاک هەمە مۆزوعێکی تر کە دیسان مهمە کە چەندێک پەیوەندی هەیە بەو هەڵبژاردنەی لە ئێران کرا ئەویش هاوکات هەڵبژاردن لە چەند شوێن کرا لە فەڕەنسا بەپێی ئەو بڕیاری پێشوەختەی و ماکرۆن دابووی هەڵبژاردننی پارلەمان کرا و سەرکەوتنێکی زۆر گەورەی لەلایەن ڕاستی فراتیەوە لە پێنوانە بەدەستهێناوە پێدەچێت کە بۆ خۆیان بە تەنیا بتوانن دەوڵەت تشکیل بدەن و سەرۆکوەزیران کە جاران لەلایەن ماکرۆنەوە دیاریکرا بۆ جارە ببێ بەو کوڕەگەنجەی وە لەلایەن لۆپەنەوە دیاریەکرێت ئەوە لەوێ لە بریتانیا دیسان هەر هەڵبژاردن
ڕوویدا و حزبی کرێکار لەیبەر توانی بە قودرەتێکی زۆرەوە بێتە پێشەوە و دەسەڵات بەدەستەوە بگرێت. لە ئینتخاباتی ئەمریکا ئێمە ئەبینین لەوێش ئەو چێبڕکەی لە بینی بایدن و ترامپا هەیە و تا ئێستاش پیشانیداوە ترامپ زۆر لە پێشەوەیە بەهۆی ئەوەی کە بایدن نەیتوانی بەباشی دەربکەوێت لە یەکەم چاپێکەوتنیانە کە CNN سازی کردبوو. ئەوەی شەر مەوزوعەکە چنێ ئەمانە ئەتوانن تەأسیر دابنن لەسەر ئەو هەڵبژاردنەی لەسەر ئێران بە تایبەت ئێمە زانین زیاترین تەأسیر ئەوەی ئەمریکا ئەبێ بیبێت و ئەگەریش لاگەری هاتن سەرکاری ترامپە. لەو بابەتەوە ئەڵێن چیەوە؟ من پێم وایە دەتوانێت زۆر کارکە لەسەر وەزعیەتەی کە لە ئێران هەیە بە تایبەتە لەو جۆرەی خۆشتان فەرمووتانینی ئەمریکا. ئەلان قسە هەیە لە کۆنگرەهینی دموکراتەکانە لە کۆنگرەی ئەمریکا کە پێش لەوەی درەنگ بێ جێنشینێک بۆ بایدن بدۆزنەوە. ئایا ئەیبن یا خۆی داوای ئەوەی کردە مەگەر خوا پێم بڵێ لاپچۆ ئەینا من هەر بەشداری ئەەکەم و ئەوانە. ترامپ وان کە زۆریان پێخۆشە جمهوری قاکان نەگۆڕیێ هەر ئەم بێ چون بەرحاڵ بەهۆی تەمەن و بەهۆی ئەو پرامۆشکاری و ئەو جۆرەشتانەوە ڕاحەتتر ئەیبن بە هەموو نەزەرسەنجیەکان ئەوە نیشانەدا. ئەوەی ئەمریکا نازانین جێنشینی بایدن کێ ئەبێ بۆ وەزعیەتەکە بەرەو توێ ڕوا ئەگەر وای لێبێ. ئەوەی ئەم ڕۆژ کە بۆ بەشی دووهەمی هەڵبژاردننی فەڕەنسا بوو ڕەنگە ڕاستەکان ئەو جۆرەی ئاخرین شتەکان من پاشامە کرد پێش لەم بەرنامە ئەو ڕەئی دەوری ئەوەڵە نێرێتەوە. ئەوانەی کە لە پێشەوە ئێستا بڕێ زانیاری هاتبوو دەرەوە من پەنشای BBC وانمە کرد. ئەوەیە کە هەموو ئەمانە ئەتوانێت تەئسیری بێ، بەڵام هەم تەئسیری ئیجابی بێ هەم تەئسیری خراپی بێ. بەڕاستی تەئسیرە باشەکە ئەوەیە کە ئەگەر لەلایەک چەپ لەلایەک دموکراتەکان لەلایە بەرەی ئازادی خان لەلای ئەوانەوە سەرکەوێ دیارە قازانجی بۆ خەڵکەکە بەگشتی و بۆ ئێمەش ئەبێ. مەسا هەرم نمونەی بریتانیا حزبی کۆنسرواتیو دوای ئەو ماوە توولانیە کە لە سەر کارابوو مەسەلەن یەکێ لە سیاسەتەکانی ناردنی پەنابەر بۆ ڕواندا بوو. وەختێ خۆسوەزیری تازە کە هاتە سەرکار ئەوڵین یەکێک لە ئەوڵین کارەکانی ئەوە بوو ئەوەی هەڵوەشانەوە. یعنی ئێمە حەدیەقەل ئەوانەی کە پەنابەرن و مەهاجرن و ئەوانە ئەتوانن هەناسەیەکی ڕاحەت هەڵکێشن نایەن لێرن بۆ وڵاتێک کە معلوم نەبوو سەرنوشتیان چ تراجدیەک لە وێسڵا چاوەڕوانیانەکەەوە. یا ئەگەر ئەوەی فەڕەنسا ئەگەر ڕاستەکان بیبەنەوە دیارە بۆ لە مەجموعە لە ڕابطە لەگەڵ مەهاجر و خارجیە چه معنایەکی ئەبێوە ڕاست قەوی بێ. بەڵام خۆش بەختانە و بەخۆشیەوە مەسەلەن لە سوئێد یا لە ئینگلیس یا لە فینلاند لە بەشهایەک لە وڵاتە لە دنیا ئێمە شاهد بووین بەرەیە کە خۆی بە دموکراتتر بە دەرەجاتێ یا چەپتر یا ئاوا ڕاست نییە ئەوانە بردوویانێتەوە. یعنی لە موقعیتێکی چاترا قەرارگرزن هەموو تەسویرەکە تەسویرێکی ڕەش نییە. ئەوە لە هەڵبژاردنەکانی پارلمانی ئوروپا بوو کە سکاندیناوی توانین بڵێن ئەوان زیاتر چەپەکان و سەوزەکان هاتنە پێشەوە. بەڵام هەر لەو هەڵبژاردنانەی پارلمانی ئوروپایش ئێمە بینی لە بڕێک لە وڵاتەکان بەڕاستی ڕاستەکان زۆر پێشکەوتن. وی شەر بۆ خۆی جێگەی سەرنجە لەو بابەتیش وایە بەداخەوە ڕاست قەویتر بووە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە بۆ خۆیشیان ئەوان ئەو هێزە نین هێشتا کە بتوانن. مەسەلەن ئەلان لە بریتانیا 4 نمایندەی ئەو ڕاستی ئفراتیە بۆ ئەوڵین جار ئەچنە ناو هین کە ڕەئیەکانیان لە حزبی کۆنسرواتیڤ یا حزبی مەحافزەکان وەرگرتووە و ئەوانە خودی ئەمە ئەوێتە کێشەیەک بۆ بەرەی ڕاست کات محیان لەوەلاوە ئەم ڕاستەک بە ئیسلاح ڕاستی میانەیان پێوت نەڕاستی ئفراتی دەبێ پرسیارێ لە خۆیکە. ئەگەر بەرەو ڕاست بڕوە حزبی لەیبەر شانسی هەیە زۆر زیاتر لە دەسەڵاتە بمێنێتەوە. ئەگەر لە ڕاست دوورکەوێتەوە ڕەنگە وەزعیەتەکە جۆرێکی تر بێت. یعنی ئەو حاڵەتی ترادیشناڵ و سنەتی کە بوویانە تا ئێسەوەوانە. حتا ئێمە ئەمە لە ئێرانە ئابینین هەر ئێستا شەڕی ئوسولگرایان دەسی پێکردووە بۆ شکستمان خوارد. ئەم خەتابارەکە ئەو خەتابارەکە لە ژێرەوە ئەو مقدار نەوارە ئەحرەمانەی خۆیان کە تا ئێستا بڵاو بووەتەوە
خۆشیشەوە کنترۆلی جارانیان نییە شت بڵاوە بێتەوە هەموو چەند ڕۆژێک یەک نەوار یەک سەنەت بڵاوە بێتەوە لە قسەی نهێنی خۆیانوانە ئەوانی شەڕیەک ئەەکەن ئەوانی شەڕیەکەکەن ئەمە بۆ خەڵک وەزعیەتەکە چاترەکات ینی بەڵام ئاخر هەر جوابی ئەو پرسیارە کاک محەممەد نەدایەوە ئایا ئەو هەڵبژاردنانە لەسەر هەڵبژاردننی کۆماری ئیسلامی چ تاسیرێکی هەبێ وەیان نەخێرەگە تاسیری نەبێ کۆماری ئیسلامی بۆ خۆی لێکدانەوەیەکی بووە و پزیشکیانی هەڵبژاردووە یا بۆ خۆی دایناوە بۆ بتوانێت لەگەڵ ئەو هەڵبژاردانە بتوانێت بیگونجێنە یان لەگەڵی ڕێبخا لە داهاتووی مەسلەی بەرجامێکی تر یان نازانم مەسلەی ئەوە کێشەی فەلەستین هەر تەواو نەبووە ئەوە دەخاڵەتی ئێران هەر لە منتقا هەر هەیە چەندێک کۆماری ئیسلامی ویستوێتی خۆی لەگەڵەوە ڕێک بخەوەیە ئەوانە چەندێک تەسیریان لەسەر و هەڵبژاردنەی من معتەقدم ئەو خەتەرەی کە کۆماری ئیسلامی هەیەی بۆ دنیا زۆر زیاد لەوەی کە هەیە بە تەوری واقعی هەیە گەورە ئەکرێتەوە بە مەبەست گەورە ئەکرێتەوە مەسەلەن دابنێن ئیسرائیل ئەسەن سەرمایە گوزاری لەسەر ئەوە کردووە گەورە بێتەوە مەسەلەن دای بنێن ئێمە پرسیارێک لە خۆمانکەین حتا ئەگەر بۆمبی ئەتۆمی بێت خۆ پاکستان هەیەی چی توانی بکات کورەی شماڵی هەیەی چی توانی بکەوەوانە یا مەسەلەن پارەیەک بنێرێ بۆ حماس یا پارەیەک بنێرێ بۆ حزب الله یا بۆ هەموو ئەوانە لە مقیاسی جەهانیە جمهوری ئیسلامی بەڕاستی خەتەر نییە ئەیکەنە خەتەر لە ناوچەکە خەتەرە بەڵام حسێبی کە ئەگەر لە سیاسەت ئەو ئەتوانیت ماشا و فەرزیانە بکەیت ئەگەر چین ئەمریکا امتیازێکی باش بە چین بە یا تەنانەت بە رووسیەی بە وەزیەتەکە ئاوا نامێنێتەوە ئەوان بەڕاحەتی ژێرپای کۆماری ئیسلامی خاڵیەکەن کۆماری ئیسلامی ئەوە نییە کە نیشانی ئەدەن ئەو هێزن ئەو بۆ سەرکوت قەویەن بۆ خەڵکەکە ئەو ئەتوانێت دزی بکە ئەو ئەتوانێت مەوادی مخەدر بنێرێ ئەو ئەتوانێت مەسەلەن جەنایەتکە لە سووریە لە عێراق ترۆرکە لە ئوروپا هەموو ئەوانە ئەتوانێتە بەڵام وەکو خەتەرێکی جددی لە سەتحی جەهانە بە باوەڕی منەوە خەتەرە نییە هەرێکیانەوان نیشانی بن بە مەبەست هەرێکیانەوان نیشانی بنوانە ئەو هێزە ئوروپایانە یا هێزە ئەمریکایانە لەبەرەوەی کۆنتترۆلیکە لەبەرەوەی ئەمتیازی لێوە بگرن لەبەرەوە چەک فرۆشن بە لە منتەقەکە لەبەرەوە بێژنەوە خەتەرێکە استفادەی اقتصادی لێ بکەن لە رابطە لەگەڵ گازە لە رابطە لەگەڵ نەوتە لە رابطە لەگەڵ مجموعە شتەکانە ئەمن پێم وایە ئەو انتخاباتی ئێران لەم وەزعیەتە جمهوری ئیسلامی قەویتر ناکات نە وەزعیەتی جیهانی وایە نە وەزعیەتی ناوچەکە وایە نە وەزعیەتی ناوخۆی ئێران وایە ئەو انتخاباتە ئێران وەکو مسەکنێک وایە بۆی بۆ ماوەیەک لە خەبەرا باسی بکەن لەگەڵ غەرب بڵێ من میانەڕەوەیەکم هێناوە لە ناوە بێژێ من ئیسلاح تەڵەبێکم هێناوە تۆسکاڵێک زەمان بگرێت ئەینا هەموو شتێک ئەگەر دوای چەند مانگ هەموو شتێک گاتەوە ئەو شوێنە کە بووە دوای ئەوە خەڵک دەبێت تەکلیفی خۆیان لەگەڵ ئەو ڕژیمە ڕۆشنکەنەوە یا دەوڵەتەکان بارها کاک محەممەد دوو پرسیارم ماوە ئەگەر بکرێت تۆزە بە کورتی چونکی کاتی زۆرشم نەماوە ئەویش ئەوەیە کە دەوری ئۆپۆزیسیۆن دیارە زۆربەی ئۆپۆزیسیۆن ئەو هەڵبژاردنیان تحریم کرد و حتا ئەو ناوەندانەی ناویشۆ ناوەندە مەدەنیانەی چه ئەوانەی وا لە زیندانن چه بەشێکی زۆر لە مەسەلەن بازنشستەکان تەحەدیەهای کرێکاری سەندیگاکان شخصیەتەکان ئەوانە بە ئاشکرا ئەو هەڵبژاردنانیان بایکۆت کرد بەڵام پێم خۆش بزانم دەوری ئۆپۆزیسیۆن لەم هەڵبژاردنا چۆنێوە هەڵێسەنگێن من ئەگەر هەرەکەم بێ ڕۆشن قسە بکەم ئۆپۆزیسیۆن دەورێکی زەعیفی بوو دەوری خەڵک خۆی ئەو 60% کە نەهاتە سەر بۆ ڕێیدانیا ئەوەی کە دوایی بە هەزار تەقەلوب کردیان بە 50 نیوەی خەڵکەکە نەهات ئێمە قسە لە 30 ملیۆن زیاتر خەڵکەکەین کە ئاگاهانە تەسمیمیان گرتووە نەچن بەشداریکەن لە هەڵبژاردنە زیاتر لە 30 ملیۆن تەسمیمیان گرتە
نە بە هەڕەشە نە بە ئەوەی کە چوار جنسی خۆڕاییان پێبن نە بە خوێنی شەهید و بە ئیمامی زەمان و بە هیچ شتێک نەچوون هیچ تەسمیمیان گرتووە ئەوان موزیانە ئەیان و ئەوان قەهرن نەخێر قەهر نییە دەردی دانێت کەوتەوە تەلاقە ئەوە جیاییە ئەوە جیایەکی واقعی بینی خەڵک و بینی دەوڵەتە بەڵام ئەوەی هەڵگەڕێتەوە سەر ئۆپۆزیسیۆن بەهۆی نەبوونی ئازادی لە ئێرانە لە ناو ئێرانە کوردی ئۆپۆزیسیۆنێک کە ئەگەر ئۆپۆزیسیۆنی حکوومەتی نەڵێنەوەوانە زەعیفە لە ناو ئێرانە ئەمێنێتەوە لە دەرەوە بەداخەوە بەشی ڕاستی ئۆپۆزیسیۆن زۆر خراپ بوو یعنی سەڵتەنەت تەڵەبەکان حتا تەنانەت فەرهەنگێکیان هێنا ناو ئەم بە ئێسڵا شەقامانە لە ئەوروپا و لە ئەمریکا و لەو شوێنانە بە جنێ و بە لۆمپەنیزم بە لاتبازی حتا بە لێدان بەو شێوە چهرەیەکی تری نیشاندا ئەو ئۆپۆزیسیۆنی چەپە یا ئەو ئۆپۆزیسیۆنی دموکراتە 45 ساڵە عەلەیهی جمهوری ئیسلامیە قەت بۆ ڕۆژێکیشەوە فەرهەنگەی بەکار نەبردووە بەڵام ئەمان هەرێکیان بوو بەهۆی ئەوە بەشێکی میدیای فارزوانیش بەدەستیانۆیە یاهی ئەوان ئەندەکاس زیاتر ئەدا ئەویشە زەربەیەکی وەشان یعنی هەرێکیان بێ هەر کەسێک نەچوێ بە نەوعێکەوە لەگەڵ کوڕیشایە لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکانە لە سوێتەکە ئەوانە واقعیەت نییە هەرێکمە ئەوە بڵێم ئۆپۆزیسیۆن زەعیف بوو بەداخەوە ئەوەی لە دەسیهات کردی بەڵام ئەم جارە دەبێ باس لەوە بکرێ کە ئۆپۆزیسیۆنی ڕاست و بەوش تاکتیکانە بەو تەبلیغاتە ئەمانە خەتەرێکی زۆر جددین هەرو بەرهەنگەیان هەیە کە جمهوری ئیسلامی هەیەی هەرو لێدانەیە هەرو تەوهینەیە هەرو تەوهینی ناموسیانەیە هەرو ژنستیزیە دژایەتی لەگەڵ ژن بەو شێوانە کە ئەیکەن من پێم وایە ئەمە جاری هەوڵ بوو حەدیەقەل ئالەم سەدها ئێمە دیمان دوای پرسیارمەوەیە وەزعەکە بەرەو کوێ چێت پێتان وایە ڕووداوێک پزیشکیان لەبین نەبات پزیشکیان چی لێدێ ئایا ئەتوانێت پێتان وایە ئەتوانێت سەرکەوتوو بێت و وەزعی دوای پزیشکیان کۆماری ئیسلامی بەرەو کوێ چێت من پێم وایە بەهۆی ئەم وەزعیەتەوە هەرێکیان بوو ئاگاهانە باسی ئەوە نەکەن ڕئیسی کوشتیان یا مرد بە شتێکی تەبیعی ئەم پرسیارە دێتەوە ڕوودیسانەوە جارێکی تر بۆچی وایان کردووانە باشە ئەوە لایەکی تەنانەت ئێستا مەسەڵەن جمهوری ئازەربایجان پزیشکیانی داوەت کردە ئەوڵین وڵاتێکە کە داوەتی کردە جۆکێک لە ناو سوشیال میدیا بڵاو بوو تۆ تێتی نایەمەها ئەوتان کوشت ئەوی ترتان کوشت من نایم قەزیەکە مەگەر کاک حەمە لە مەسیرێکی ترەوە بڕواایە ناو ڕێگە زۆر خەتەرناکە ئەو وەزعیەتە ئەم وەزعیەتە بەڕاستی من چەداوەڕوانی باشبوونی وەزعیەتەکە ناکەم بۆ ماوەیەک تەبلیغەکەن و ئەمە ئێمە واین و ئەوانەی وەکووە و زەریف و شتە کاریان کردووە زۆر کاریان کردووە پۆستێک وەرەگرن ڕانتەکە بەشەکەن بە تەوافقاتێکەکەن کە ئەو لا شکستی خواردووە بەڵام دەستی هەر کۆتانە بێت لەم شتانە بەڵام بەهۆی ئەو پەنج وەزیرە کە خامنەی خۆی هەڵیەبژێرێ یعنی وەزارەتی ئوموری خارجە یعنی هی اقتصاد یعنی هی فەرهەنگ یعنی هی میدیا یعنی هی ئەو هینی ئیسلامی و ئەو جۆرە شتانە وەزارەتی خارجە خۆ چی ئەمێنێتەوە یعنی شتێک نەماتەوە بۆ تەسمیمگیری کەڵان کە ئەم بتوانێت بیکە و ئەم خۆشی ئەوە نییەوەوانە ئەوەیە من پێم وایە وەزعەکە بەرەو باشی ناڕوە ئەم بحرانە ڕەنگە بۆ ماوەیەک کەمێک کۆتا بێ خەڵک بزانن چی ئەبێ و بە تایبەت تورکەکان حمایەتێکی زیاتری لێ بکەن پشتیوانیەکە بێژن وەختی پێبین و ئەوانە بەڵام بحرانەکە دەست پێ کاتەوە و ئەو فاکتۆرە ناوچەیەکان مەسەلەی ئیسرائیل و حزب الله چی لێدێ لە ئەمریکا کێ دێتە سەرکار و وەزعیەتی اقتصادیەکەی چی لێدێ و ئەم نەوتە ئایا کارێکەکەن پوڵەکە وەربگرێ یا وەری نەگرێ هەموو ئەوانە من پێم وایە ئێمە شاهدی شۆڕشێکی تر لە وەزعیەتی ژینا بین بەڵام زۆریشی پێ ناچێ بەڕاستی ئەگەر تماشای کۆرنۆلۆژی بکەیت لە پێشترە هەر 2 ساڵ و هەر 3 ساڵ بووەوەوانە
ئەمیشە سەرەتاکانی دەرەکەوێت کۆڵبەرچی لێ دێ ئەویتر چی لێ دێ زندانی سیاسی هەر ئەمڕۆ وەختێ هەر ئەمڕۆ خەڵک ئەگرن وەکی لێکە لەسەر تلویزیۆنەکەی خۆیان داوەتیان کردە قسەیان کردە ئەیگرن ئەوە خۆی شاخصێکە کە ئەمانە چه سیاسەتێکە بەنە پێشێ بەرهەڵ من پێم وایە وەزیەکە بەرەو باشی ناڕوە بەڵام بۆ ماوەیەک وەکو موسەکنێک بێژن ئێمە حەدیەقەل ئەو خەتەرە زۆرەکەمان فعلەن بۆ ماوەیەک لەسەر لاچووە تا فکرێک بکەینەوە تا زەمانێ بێت تا ئارایشێکی جدید بە خۆمانەوە بگرین. بەڵێ زۆر سپاس کاک حەمەدجان بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا هیواداریم بتوانین لە دەرفەتێکی ترا لەسەر مەوزوعاتێکی تر لەگەڵ تابین و مزاحمت بێت. زۆر سپاس لە ئێوە هیوادارم شاد و سلامەت بن و مەمنون لە بینەران و بیسەرانی تلویزیۆنی کۆمەڵی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەو جارە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.